کاک فەیسەڵ عەلی سەرەتا بەخێر هاتن دەکەین بۆ ئەمریکا. زۆر سپاس بۆ ئێوە. وەکو شارەزایەکی بواری ئابووری لە هەرێمی کوردستان، ئایا لە دوای ساڵی 2003ەوە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ بودجەیەکی سەقامگیر وەردەگرێت لە حکوومەتی ناوەندی بەغدا؟ دوای پرۆسەی ئازادی عێراق حکوومەتی هەرێمی کوردستان بە بڕیارێک کە وەختە ئەنجومەنی حکومڕانی دەری کرد، هەرێمی کوردستان 17 بودجە لە حکوومەتی عێراق وەردەگرێت، بەڵام ئەوە دوای داشکاندنێکی زۆر کە ئەوەی کە بەڕاستی دەست حکوومەتی هەرێمێکەوێت 12.5 لە 2000 لەو کاتێک کە وەرێگرێت تقریباً بە هەمووی 12.5 وەردەگرێت لە عێراقا ساڵانەوەی دەگرێت. ئەی تۆ پێ دوایە حکوومەتی هەرێم هیچ پلانێکی هەبێت، پلانێکی ئابووری هەبێت کەوا ئەو بودجەیە بە شێوەیەکی دروست سەرف بکاتەوە؟ پێم وانێت تا ئێستا حکوومەتی هەرێم لە دوای 92 کە تا ئێستا پێکەنراوە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانێت پلانێکی ئابووری تۆکمەدار ڕێژێک کە پشت بە بەداتا و زانیاری و ئامار ببەستێ لەبەرەوەی تا ئێستا ئەوەی نییە. ئەمەش وای کردووە بەردەوام ئەو کێشە ئابووریانەی کە لە هەرێمی کوردستانەیە ساڵ بە دوای ساڵ قوڵتر بێتەوە، کێشەکانی ئالۆزتر بێ و چارەسەرکردنی تێچوونی زیاتر بکەوێت لەسەر حکوومەت خۆی لەسەر خەڵکیش. حکوومەتی هەرێم بە هیچ شێوەیەک کەرتی تایبەت بەشدار دەکات لە بڕیارەکانی؟ کێشەی گەورەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە بەردەوام لە میدیاکانە کە بەرپرسەکان ڕاگەاندنە لێدوان دەدەن باس لە گرنگی کەرتی تایبەت دەکەن و کەرتی تایبەت دەبێ بەشداری کارەی لە ئابووری لە هەبێ، بەڵام بەداخەوە لە داڕشتنی پلانی ئابووریە لە داڕشتنی سیاسەتەکانە لە داخەرجکردنی بودجەی ساڵانەی حکوومەتی هەرێمە پرس و ڕابە و کەرتە ناکرێ، بەردەوام ئەو کەرتە پاشەکشەیەکرێت. بەڵگەی باشتر بوو ئەوەشەوەیە ساڵانە حکوومەتی هەرێم لە بری ئەوەی هانی ئەو کەرتە بدا ڕێخۆشکەری و ئاسانکاری زیاتری بۆ ئەو کەرتە بکە کە ڕۆڵ بگێرە لە ئابووری کوردستانە خەڵکدا ئەمەزێنێن لە حکوومەتە حکوومەتمان بۆت حکوومەتێکی بەڵام ئەوەی کە پێوترێ بەخێوکەری خەڵک لەبەرەوە بینی 128 خەڵکی کوردستان بووەتە فەرمانبەر لە حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەی پێشنیارەکانی تۆ چییە بۆی ئەم گیرروگرفتە چارەسەر بێت؟ پێم وایە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بە زووترین کات بە پشت بەستن بە داتا و بە زانیاری و بە ئامار بە هاوکاری کەرتی تایبەت و شارەزایانی ئابووری و ئامارناسان هەڵسێ بە داڕشتنی پلانێکی چەند ساڵە ئەو کات دەتوانێت لەسەر پێی خۆی بۆی کێشەکانی وازەح لە بەرچاو کێشەکانی دیاریکرابێ بزانێت کێشەکانی قەباری کێشەکانی چەنە بۆی بتوانێت دوای ئەوە هەنگاو بە هەنگاو بە پێ بودجەی کە دەستێکە و پێ ئەو یارمەتی و منەحەی کە لە دەوڵەتانی کۆمەک بەخش و دۆستەوە دەستەکەوێ بتوانێت بەرە بە هەنگاو بە هەنگاو کێشەکانی چارەسەر بکات. کاک فەیسەڵ عەلی شارەزای بواری ئابووری لە کوردستان سپاس دەکەین بۆ ئەم گفتوگۆیە بۆ بەشی کوردی رادیۆی دانی ئەمریکا. زۆر سپاس بۆ ئێوە سەرسەرکەوتوو بن.